بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش شاد و خۆشحاڵین ئەم ئێوارەیەش بووینەوە میوانی ماڵەکانتان ئومێد دەکەین لە ڕێگای ئەم تەوەرەی کە ئەمڕۆ بەمان دەستنیشان کردوون بتوانین هەندێک زانیاری نوێتر بخینە سەر زانیاریەکانی ترتان. بەسپاسەوە ئەمڕۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە میوانداری زۆر بەڕێز ڕێباز بیرکۆتیمان کردووە کە جەنابیان یاساناسە پرسیاری ئەوانەی لێ دەکەین کە ئایا تا چەند ئێمە توانیمانە تاکی خۆمان لە ڕووی یاسایی و گۆش بکەین ئەو یاسا و ڕێنمایانە کامانن کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچوون گرنگی چیا ئێمەی کورد یان هاوڵاتی کورد زانیاری و ئاگایی هەبێ بۆ یاسا و ڕێنمانەی کە لە دامەزراوەکان یاخود لە پەرلەمان و لە حکوومەتەوە دەرەچن بۆ ئەمەش کاگڕێباز بە وشەیەکی کورد یاخود بە دەست پێک تش بخاتە سەر گرنگی هۆشیاری یاسایی. کاگڕێبازم کاتت باش. هەموو کات باش کار عومەر کاتی بینەرانیش باش. بەڵێ کاگڕێباز پێمان بڵێ من جێم لێ تەکاوم. بەڵێ گرنگی بوونی یاسا یاخود یاسا لە وڵاتە و هاوڵاتی تا چەند گرینگە شارەزایی و ئاگایی هەبێ بۆ یاسا و ڕێنمانەی کە لە وڵاتدا هەیە کاری لەسەرەکرێ و ئەویش ئاگای هەبێ بۆ ئەوەی هەم خۆی مامەڵەی تەندروست دەگەڵ بکەوە هەم تاکێکی یاسایش بێ. بڵێ سەرەتا من پێم خۆش بوو کورتەیەک لەسەر مەسەلەی یاسا باس بکەم کە هەر وڵاتێک لە هەموو جیهانە هەر وڵاتێک یانی کۆمەلگایەکی مەدەنی پێشکەوتوو بە قۆناغەکانی یەک لە دواییەکی خۆشی و ناخۆشیەکاندا تێپەڕی بێ بەڵام کە دەچێتە سەر سوڵتە و بەڕێوەبردن حکومڕانی وڵات یاسا گرنگە. ئەم یاسایەش کە بە شێوازێکی گشتی لەسەر هەموو لایەک جێبەجێ دەکرێت بەبێ جیاوازی و بۆ هەمووانە و بەبێ جیاوازیکردن لەسەر لە بواری دینی یا کۆمەڵایەتی یا نەتەوەیە یعنی گشتیە مجەڕەدە بەسە هەموو لایەکدا جێبەجێ دەبێت و هەر وڵاتێکیش یعنی سیادەتی قانون یعنی سەروەری یاسای تێدا بێ ئەمە بە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان بە وڵاتێکی مستەقر ناو دەبدرێ و لە هەرێمی کوردستانیش خۆشبەختانە لە دوای ساڵانی 92 لەگەر دامەزراندنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دەستگا تەشریعیەکان لە پەرلەمانی کوردستانە لە حکوومەتی هەرێمی کوردستانێک لە دواییەک بە پێی توانە یاسا لە کوردستان فەرەهەم کراوە و کاری خۆی کردووە و سەروەری پارێزاوە کەم و کوڕشی تێدا هەبووە و بۆیە من تاکید لەوە دەکەمەوە کە گرنگە هەر وڵاتێک کە بە وڵاتێکی پێشکەوتوو حساب بکرێ ئەبێ سەروەری یاسای تێدا بێ و دەبێ یاسا بەرقەرار بێ و هەموو لایەک ئەوە مەسەلەیەکی عەرەبی لەسەرە لا سوڵتانە عەلە القەضاء یعنی دەبی کەس لە سەروی یاساوە نەبێت. بەڵێ هەر کاگڕێباز مەسەلەی یاسا کاتێک کە باسیەکنی و ئەبێ بۆ هەموو لایەک بێ گرنگە بۆ ئەوەی بۆ پێکەوە ژیانی کۆمەڵایەتی یاخود بۆ گرێبەستە کۆمەڵایەتیەکان جۆرێک لە تەوازن دروستەکە. بەتاکید باشە کەواتە ئێمە لە هەرێمی کورد سەرچاوەکەی لە دەستور دەگرێت دەستور بەڵێ ئەمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە هێشتا دەستورێکی ئەوەمان نییە کە برێ هەمولایەک لەسەری ڕێکەوت بن و درابێتە ئیستفتا و خەڵک ڕەزامەندی لەسەر دەربڕی بێ هێستا نەگەیشتینە ئەو مەرحەلە ینی ماوێتی بچێتە ئەوەی بە هەوڵ و کۆشی هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان وا بڕیارە لە خولی چارەمی پەرلەمانی کوردستان ئێمە دەستورمانە بێت چکە دەستورە عەقدێکی ئیجتیماعیە و دیاریکردنی ئەرک و ماف لە بینی تاک و حکوومەتە زەبت دەکاتن چکە قانونیش سەرچاوەکەی لە دەستورە دەستور دایکی قانونەکانە. بەڵێ ئەوەی پەرلەمانی کوردستان تا ئێستا لە 92 بەرەو دواوە یاساکانی دەرکردووە پشتی بەو یاسانە بەستۆ یاخود بە دەستوری عێراق بەستۆ بۆ یاساکان یاخود لەسەر بنەمایەکی تر یاساکانی دەرکردووە.
بەڵێ ئەوەی من ئاگادار بم زیاتر سوودیان لە دەستوری عێراقی وەرگرتووە بە حکمیەوە ئێمەش تا ئێستا هەر جزئێکین لە عێراق لە حکوومەتی فیدرالی هەم دەستوری عێراقیش کە لە ساڵی 2005 بە ئیجماعی لایەنە سیاسیەکان لە عێراقا تەسبیت کراوە و کوردیش جزئێک و دەورێکی کاریگەری هەبووە لەو دەستورە زیاتر لە سەرچاوی ئەوانە ینی بەکارهێنراون و سوودیان لێوەرگیرایە ئەو یاسایانەی لە سەرەتایی دامەزرانی پەرلەمانی کوردستانە تا ئاخیری خولی سێی پەرلەمان ئەو یاسانیان دەرکردین جا کۆمەڵێک یاسای زۆر باش دەرکرایە هەندێکی کاری پێکراوە هەندێکی کاری پێ نەکراوە هەڵوو مەرجەکە لەبار نەبووە و یاخود هەندێک واقعی کوردستان وابووە لەسەر ئەو واقعە تحمل کرایە و جارێ جێبەجێ نەکرایە بەڵام هەوڵ دەدرێت هەمویان جێبەجێ بکرێن مەسەرەن کۆمەڵێک لەو یاسایانە یاسای خانەنشینی پێشمەرگە و کەم ئەندامان بووە یاسای بەدەستهێنانی زانیاری بووە یاسای دژ بە تونند و تیژی ژنان بووە یاسای کار بووە و کۆمەڵێک یاسا بووە ینی ئەوانە هەموو یاسای باش بوونەوە بەعزێکیان چوونە بواری جێبەجێکردنەوە بەعزێکیان ماون بەڵێ کاک ڕێباز پێشەوەی بچینە ناو ناوەڕۆکی یاساکان هەر گرینگە بۆ ئێمە وەکو تاک وەکو هاوڵاتی ساڵانە یاخۆت لە هەر قۆناغێکی تەشریعیدا ئەو یاسانە بۆ خەڵک زیاتر ڕوون بکرێتەوە زیاتر خەڵک ئاشنای هەبێ پێ دوایە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە نراوە تا ئەوەی هاوڵاتی بزانێ مافی لەکوایەوە کامە ئەرکەکەیەتی بەڵێ بەخۆی هەر یاسایەک دەردەچێ هەر یاسایەک لە هەرێمی کوردستان دەرەچێ لەسەر وەقاعی کوردستان بڵاو دەکرێتەوە لە ڕۆژنامەکانی کوردستان جگە لە وەسایلەکانی تریش مەسەرەن تەلەڤیزیۆن رادیۆ ینی بیندرا و بیسترا و ئەوانە هەمووی بڵاو دەکرێتەوە دەمینێتەوە سەر ئەوەی کە خەڵک هاوڵاتی متابعی بک بۆ ئەو یاسایانە بخوێنتەوە و تێی بگا و بزانی ئەمانە ئەرکانی وی دیاری کردێەوە مافەکانیشی دیاری کردێ مەسەلەن بۆ نمونە من ئەوەم هاتە خەیاڵ کە باسی یەک لە شتەکان بکەم کە پێم وابی یاسایەکی گرنگە مەسەلەی قانونی مرور ڕاستە هەتا ئێستا ئێمە چکە باسێکی گرنگە و من پێم وابی پەیوەندی ڕاستەوخۆشی ئەمڕۆ بە خەسارەتەکانی گیانی هاوڵاتیانەوە هەیەەوە بۆتە جۆرێک لە ئەتوانم برێم تیرۆری سپی بۆ خەڵکێکی زۆر تێدا دەفەوتێ مەسەلەن یاسای هاتوچۆ یاساکانی هاتوچۆ دیاری کردووە کە ئەم کەسانە چۆن هەڵسوکەوتەکەن و چۆن سیاقەت دەکەن و چۆن پشتێنەی ئەمنی برێ پشتێنەی سەلامەتی دەپارێت چۆن پابند دەبن بە یاساکانی مرور بۆ نمونە ئەتو لە جادەیەک تیژڕەویەکەی 100 دیاری کراوە بۆ سیارەی بچووک 80 دیاری کراوە بۆ سیارەی گەورە ئەم کەسێک کە لەم قیاسە زیاتر دەڕوا کاتێک تووشی کارەسات و کێشە دەبێتن ینی یەکێک جۆرێکە لە قانون کە پێرن ئەلمەسئولیە تەقسیریە ینی کەسەکە ئەوەیەکی کردیە تەقسیری کردووە لە قانونەوە جێ بەو یاسایانەداوە بووە زیاتر ئەوەی کە خەڵک تێدا جیان لە دەست بداوە زیانی زۆر و مادی و معنەوی و گیانی بەرهاوڵاتیان بکەوێت و بۆتە جۆرێک لەوانەیە کە ئێستا ڕەنگە ئەسبابی تریشی زۆرتربی بەڵام یەکێک لە سەبەبە جەوهەریەکانی ئەوەیە خەڵکەکە پابند نییە بە یاسا و خەڵکەکە ئیلتزام بەو قانونانەوە باشە کاکری بەسکەواتە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە شۆفێرەکە ئاگاداری یاساکەنی یاخود یاساکە تەواو نەچۆتە ناو کۆمەلگا ینی بۆ نمونە من شۆفێرم لەسەر جادێک ئەڕۆم یاخود بەشێک لە یاساکە ئەزانم بۆ نمونە بۆ کامێرەی چاودێری هەیە بەڵام لە کاتێکە ئەگەر هاوڵاتێک بێتە بەردەم ینی ئەم وردەکاریانی ناو یاساکان ضرورە گرینگە بەڕای تۆ بۆ ئەوەی بۆ هەموو هاوڵاتیان ڕوون بکرێتەوە یاخود نەخێر پێویستە لە واقعەیە کە بڵاو کرایەوە خەڵک ئیلزام بکرێ و دواتر لە هەر یەکێک لەو کێشانە دادگا خۆی بڕیار بە بەڵێ ئەوەی کە لە واقعی کوردستانە بڵاوە کرێتەوە ئەمە جەریدەیە و بینینە و بەڕام ڕەنگە بەشێک خەڵک نەیخوێنیتەوە ئەو وەسائلەکانی تری تەلەڤیزیۆنە لە خوێندنگاکانە لە شوێنی ترە لە دەوراتە لە کاتی دانی مۆڵەتی شۆفێریە بە شوفێرە ڕێگای تر هەیە بەڵام ئەمینەیە کە گرنگی هاوڵاتیان بەو مەسەلەیە گرنگیدان پێی بە خۆتو ئەوە
هەندێک قیاس و ستانداری جیهانی هەیە لە وڵاتانی ئیقلیم لە وڵاتانی تری دنیا کە ئیجازە ئەدرێنی مۆڵەت ئەدرێ بە کەسێک تا تەواو لێی دڵنیانە بن هەمووش یاسا و ڕێسایەکان نەزانێ مۆڵەتی پێ نادرێ ڕەنگە لێرە لە هەندێک جارە من لەو کەناڵەشەوە برێم هەندێک خەلەر هەیە لە دەست وەردان لەو ئیشانە و تەکلیف و تەکلیفکاری و ئاسانکاریکردن بۆ یەکێک بەڵام ئەمە زیانی زۆری هەیە بۆ هاوڵاتیان و هیچ سوودێکی نییە بۆ نەبووە فەرد نەبووە مجتەمع کە تو بە شێوازێکی تەندروست وانەوە یا ئەهمالی دەرێت زۆرێکش لە ئەهمالی پابەند نەبوون بۆەوەی کە هەوڵ نەدان بۆ زیاتر تێگەیشتن لە مەسەلەکانە ئەوانە ینی سەبەبینەوەن ویستم ئەوەی دووەم باس بکەم کە ئەوانش دووشتی گرنگن یەکیان مەسەلەی یاسای کارە کە لە وەزارەتی کار و ئەوانش دەرچووە چیەکە تەنزیمی بینی کرێکار و خاوەنکارەکە ئەمانەشە بەشێکی زۆری ئەبینی زۆر بەداخەوەکە لەسەر نیزامی برێ کە سەلامەتی یەکەم ینی کە بە ئینگلیزیەکەشی هەرێ ینی سیفتی فێست یعنی تو لە سەلامەتەکەت لە بەرچاو بگری بەپێی ئەو یاسایانە مافی خاوەنکار و مافی کرێکاریشی دیاری کردووە ئەوەش لە زۆرێکی زۆر لە نیقابەکانە گەشەی پێ نادرێ بار ناکرێت کۆڕ و کۆبنەوەتی بۆ دروست ناکرێت تی ناگەێنن کەەوە ئەوە مافی کرێکارەکەیە بەداخەوە لەوەشە خەڵکێکی زۆر لەوە بێبەش بوون ینی خەڵکێکی زۆریش لە شاری سلێمانی لە شاری هەولێرە لەسەر ئیش و کارەکانیان کەوتنە خوارەوە و گیانیان سپار بەداخەوە ینی بۆ زیانێکی گیانی لە ئێمە مەسەلەی دووەم یاسای توندوتیژی ژنان ئێمە مجتەمەعێکین کە کۆمەلگایەکین لە متاسیرین بە کۆمەلگایەکی دینی اجتیماعیەکی ئەوە لە کوردستانە بەڵام لەگەرەوەشین کە ئەو یاسایانەی کە دەرەکرێت کە متفق لەگەر قانونی حوالی شخصی لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەوەش زۆرێک لە داتا و ئەوانەمان دەداتێ لەو توندوتیژیانەی بەرامبەر خوشکان دەکرێت لە کوردستانە و دەتوانم برێن بۆ شتێکی ناشیرن و هەرێمی کوردستانیشی لە دەرەوە پێ ناشیرن کراوە کە ئەو توندوتیژێ بەرامبەر ژنان دەکرێت ئەمەش یاسای بۆ دەرکراوە و عقوباتی بۆ دیاری کراوە و تا ڕادەکیش لەوە زیاتریش دەستگاشی بۆ دانراوە پۆلیسیشی بۆ دانراوە و هێواش هێواش زیاتر من لەوەیە پێم خۆشە لەو منبەرەوە ئەوەی برێن کە زیاتر ئەو ڕۆشنبیری یاسایەیە ئەو ئاشنابوونی خەڵکە بۆ ئەوەی ئافرەتان و خوشکانیش بزانن ئەو مافانەیان هەیە و ئەو حەقەشیان هەیە و ئەو داواکاریانشیان جێبەجێ بێتن و هەمیش ئەم ژۆرە ئەو ژمارە زیادەی کە لە مستەشفاکان لە سووتاندن یا لە کوشتن یا لە هەڕەشەکردنە سەر بە هەموو جۆرە توندوتیژەکانی دەرونی بە توندوتیژی جەسەدی بە هەموو جۆرە توندوتیژیەکان کە لە یاساکە هەمووی ڕوون کراوەتەوە بە درێژی باشە کاکرێباز بوو قسەکانی پێ بڕم کەواتە ئێمە یاسای تۆکمەمان هەیە و یاساکان لە پەرلەمانەوە دەرچوون هەڵبەت دوایی ڕاوێژ و گفتوگۆکردن لەگەڵ یاسان ئاسانی وەکو جەنابتان و تێکەڵاوە هەروەها وەرگرتنی ڕای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش ئەو یاسایەمان هەیە و لە پەرلەمان دەرچووە و ئێستا لە بەردەست حکومەتە و حکومەت لەسەر ئەو کاتێک کە من تاوانێکم کرد ئەو کاتێک کە من کێشەیەکی هات چۆن دروست کرد ئەو کاتێک کە من کێشەیەکی کۆمەڵاتی خێزانیم دروست کرد بەرپرسیارە بم بۆچی نەمانتوانیەوە ئەو تەوعیە فراوانە بگەینە خەڵک یعنی تاوانبار بوون ئێمە تاوانباری وەکو تاگیا خۆت لانی تر مقەسیرە بەوەی کە یاساکانی باش نەگەیانەوە بەڵێ یاساکە زۆر باش ڕوونە یعنی وازعە وەکانیشی دیاری کرایە مەبدەئی قانونیش لەوەی دیاری کرا یعنی یاساکە باس کراوە کە وەلا هەڵبەت بوو بوورە کاگرێ باس هەر نەکەرە و یاسایی کە جەنابەت ئەو چەند یاسایی کە جەنابەت باست کرد کۆمەڵک لەو یاسانێک تریش ینی بۆ نمونە لە 2092 بەڵێ هەموو یاسای تریش تەواو ببوورە بەڵە فەرموو بەڵێ هەموو یاساکان بەس بن ویستم ینی هەندێک بە ئەوەی ڕوونی بکەمەوە باسی مەبدەئەکانم کرد لە قانونا هەیە و لەوەشە لە جێبەجێکردنی تو سیر کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە سەیری واقعەکەی حاڵ بکەین ینی بەس تەنها لەسەر نووسینەکان و لەسەرەوە نەبێ بەسەر تا چەند دەتانی ئەو یاسایانە جێبەجێ بکرێ بێ ئاوردانەوەیەک لە مێژووی خەباتی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان بدەینەوە سەیری ئەوەکەین ئێمە چەندە تەجروبەیەکی لە هەرێمی کوردستانە و ئێمە مجتەمەعێکی وەکو باسم کرد مەسچین بە عرف و عاداتی کۆمەڵایەتی خۆمانەوە و بە دانان و ڕێنمای شەرعیەوە بۆیە کۆمەڵک
هۆکاری تر هەنە بۆ تەواو جێبەجێ نەبوونی ئەو یاسانە. یەکێک لەو ئەوانە هۆکاری کۆمەڵایەتی ئێستاش ئێمە لە هەرێمی کوردستان لە هەموو حزبە سیاسیەکانی سەرساحەکە مەکتەبی کۆمەڵایەتی هەیە. بەر لەوەی کێشەکە بچێتە یاسا هەوڵ دەدرێت لە ڕێگای کۆمەڵایەتیەوە سڵح بکرێ. مەسەلەن ئێمە نەچین ئەوەی کە برێموزنیبە کە جانیە، یعنی ئەوەی کە تاوانبارە دوای ئەوەی تۆمەتەکەی لەسەر ساغ دەبێتەوە، خەڵکی ئێمە ڕازی نییە ئەوەندە بچێتە بەردەم یاسا و ئەوەندە تحملی عقوبەکانش بکە. ئەزات چه عقوبەیە مالی بێت جەسەدی بێ لەسەری هەوڵ دەدرێت بە سوڵحی عشایری و بەوانە چارەسەر بکرێت. ئەمنیش پێم وابی وەکو ڕئی خۆم، ینی ئێمە هەموو لایەکمان کە داوا دەکەین پابند بین بە یاسا، یاساکە جێبەجێ بکرێ و لەسەر هەموو لایەک و بە یەکسانی و سیادەتی قانون لە هەرێمی کوردستانە بپارێزرێ. هەوڵ دەین هێواش خۆمان لەو کێشە کۆمەڵایەتیانە لەو کۆتوبەندانە و لەو تەئسیرات و ئەوانە دەرباز بکەین. مەسەلەیەکی تر لە جێبەجێبوونی یاسا لە هەرێمی کوردستان کە ئێمە هەموو لایەنە سیاسیەکانیش هەوڵ درایە وەکو ئەوەی کە کەمترین دەست بخرێتە ناو سوڵتەی قەزایی. بەڵام تاکو ئێستاش ئەو شتانە هەر هەیە و دەوری واستە هەیە لە قەزاکان و دەوری تەکلیف و تەکلیفکاری هەیە و زۆرێک لەوانە هەیە کە تەئسیراتی سلبی دروست کردووە لەسەر جێبەجێکردنی یاسا. بەڵێ کاک ڕێباز هەر لەسەر ئەو تەوەرانە باسمان کرد. بۆ نمونە هاوڵاتیەک بە خێراییەک ئەڕوا لەسەر جادەکە یان لەسەر شەقام، ئەو بربەستانی لەسەر شۆستەکانن لە دار بێ لە هەرێکێک لەوانە ئەشکێنێتەوە دوجار زیان بە ماڵی گشتیە گەێنێ. ئەگەر لە سەرەتا یاساکە بەڕوونی بۆ خەڵک ڕوون بکرێتەوە، بۆ نمونە یاسای ژمارە چەنی مرور، ئەم یاسایە ئەم بڕگانیتە ئەگەر کەسێک جۆرێک لە سەرپێچی بکە ئەوەنە غەرامەکەیەتی، ئەمە پێدوانێ بە شێگە بێت لە سەرەتاکانی ڕێگری بۆ ئەوەی کەمترین کێشە کەمترین گرفتی قانونی دروست بێ پێشەوەی بگەینە دادگاکان، ینی پێشەوەی ئێمە بچینە دادگا تەوعی ڕۆشنبیریمان هەبێ بۆ خۆمان باشترە تا ئەوەی ئێمە بەر لەوەی کارێک کردارە بکەین ئێمە عاقبەتەکە و ئەو پێشاتەمان لەبەر چاو بێ. بەڵێ مبدأ قانوني هي دري العقوبة جزرا للجاني وردعا للآخرين. أو تسيه كيتشك لو سير بيتي كارانا دكا كتو مالي يشتيتيا كدا عموديتشي روناتشي لزادة دخات اخواري بس الروي وسير بيتي كالياسا عقوبەیەکی غەرام مالی تون دەکرێ بەتەکید دەبێتە کاریگەر بۆ ئەوانی تریش کە ئەو جۆرە سەرڕۆیانە کەمکەنەوە، ئەو جۆرە مخالەفانە بنبڕ بکرێ. و چەندیش ئەگەر بەلایەنی تەوعیەوە لە دەستگاکانی ڕاگەیاندنی پۆلیسی هاتوچۆدا لە هەموو وەسیلەکانی ڕاگەیاندن هەوڵ بدرێ زیاتر ڕۆشنبیریەکی یاسایی لەو مەسەلانە زیاتر بڵاو بکرێتەوە، زیاتر بگەێنرێتە تاچی لایەنی پەیوەندیدار، کەسی شوفێر، هەموو ئەوانەی کە پابندن یا لایەنی پەیوەندیدارن لەگەر ئەو مۆزوعە حتمما سوودی زیاتر دەبێ و ئەو زیانانەش لەسەر ئێمە کەم دەکاتەوە. ئەگرباز پێشەوەی پرسیارێکی تر ئادرەسە بکەم، حەزەکەم بە بینەرانی بەڕێز بڵێم کە ژمارەی تەلەفۆنەکانمان دێتە سەر شاشە بۆ هەر پرسیار و سەرنجێک پەیوەندی بە بەرنامەی ئەم کاتەدان باشەوە بکەن. کاگرباز تا بینەران بەشداریەکەن لەگەڵ ئەممان پێم خۆشە پرسیاری ئەو بکەم، ئێمە یاسایی تریشمانەیە لە حکومەتی هەرێمی کوردستان دەرچوە لەوانەیە یاسای پاراستنی ژینگە یاخود پاراستن و چاکردنی ژینگە یەکێک لەو یاسایانەیە کە بۆ پاراستنی ژینگە هەرێمی کوردستان داناوە. بڕگەیەکی تیا مەسەلەی غەرامەکردن، مەسەلەی ڕاوەکەی، مەسەلەی تۆ کارگەیەک دانەی پێویستە چۆن پابند بە ژینگە بن. هەڵبەت تا ئێساش ئەو یاسایە زۆرتر زۆر بەڕوونی نەچۆتە لای خەڵکو و کاتێک کە کەسێک سەرپێچەکە کە دواتر لە زیندانە بینیتەوە وەڵاڵێ نەمزانیوە ئەو عقوبەی هەیە. یعنی ئێمە پێویستە لە هەموو ئەو یاسانەی کە زۆرتر وردن و پەیوەندیان بە تاکی بە ژیانی ئێمە هەیە زیاتر ئیعلام ڕۆڵی خۆی ببینێەوە لە پاڵیشە دادوەرە بە ڕێزەکان یاساناسەکانیش بێنە سەر شاشەوە لە ڕێگای ڕۆژنامەکانەوە بە خەڵک بڵێن کە ئەم یاسایە ئەگەر ئەو تاوانت کرد ئەمە باجەکەیتیان ئەمە غەرامەکەیەتی. بەتاکیدە تۆ بابەتێکی گرنگت وروژان، مەسلەی ژینگە مەسلەیەکی گرنگە، چکە ژینگە پەیوەندی بە ژیان و گوزەرانی تاک بەتاچی ئەم کۆمەلگایە هەیە، شتێکی گشتگیرە و پارێستنیشی لە سەرشانی هەموو تاچێکی ئەم کۆمەلگایە.
کە باسمان کرد ژینگە بەس تەنها ئەوە نییە ئێمە بە سەیری سەوزایی بکەین ژینگە بە هەموو پێکاتەکانەوە ئەوەیەکی ستانداری جیهانی هەیە بە پێی معلوماتی من برێ لە سەوزایەکەی دەست پێ بکەین کە 15 بۆ 20 ئەوە ئەبێ سەوزایی بێ لە هەر بقعەیەکە کە ئەمە ژینگەیەکی تەندروستە و ئەوەندەی بکرێ کەمتریش بکرێ ئەو یاسایانەی زیاتر بکرێ باشترە ئەو یاسایانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە ئەوەندەی من ئاگاداری بم ئێستا ئێمە دەستگایەکیشمان هەیە دەستگای ژینگە و کار و خۆشیانەکەن و کۆمەڵی ڕێکخراوی تری ناحکومی حکومیش هەن هەوڵەدەن بۆ زیاتر تێگەیاندنی خەڵک بۆ زیاتر ئاشناکردنی خەڵک بە ژینگە اینجا لە ژینگە وەکو باسم کچ لە سەوزاییەوە لە هەموو ئەو شتەی کە فرێدرێنە سەر زەویت ئەوانەی بە ئەو سوتەمەنیانەیە ئەو کارگانەیە ئەو شوێنانەی کە دووکەڵ و غازاتی هەیە پەیوەندی تەلەفۆنی هەیە قسەکانی پێدەوە هەیە کاکەمالمان هەیە لە هەڵەبجە کاکەمال ئەم کاتت باش یاوارتان باش بەڕێز سپاس قوربان فەرموو کاکەمال زۆر سپاس وەڵا بەخێراتی و میوانە کەم دەستخۆشی لێکم بەو تەوەرە تایبەتە زۆر بەنرخە بەڕاستی بەڵێ سپاس پرسیارێکم یاندوو بەشە قاعدێکی قانونی باس کردەوە و میوانە بەڕێز ئەگەر بکرێت دووبارەی کاتەوە هەڵێر قانون و جەزب و للجارمی ئەوە کەی بۆ تەواوکە بەشێکی تری پرسیارەکەشم ئەوەیە نانی ئاراسەی بەڕێزەی بکەی باشە قانون ئەگەر جێبەجێ نەکردی هەر دەقی پتە و ڕێک و پێک و دەقی جوان و ئەوە بەڵام چه ئەرزشێکی هەیە یعنی خۆی من لە یاساکان هەموو یاسای جوانە بەڕێزی زۆر تەرکیز لەوە ئەکەیتەوە و چەند جارێک تەرکیزی کردەوە لەو میوانە بەڕێزە ئەگەر یاساکان جێبەجێ نەبنی ضرورەتی بوویان ئەمێنیان نەبەزەوە نە لە خزمەتانە ببورە دەست خۆش بێ ئێمە تەوزیحەکەی جەنابیشی دووەرەگرین و کاک ڕێباز جوڵام دەداتەوە ئێمە بەبەسمان ئەوەیە کە بڵێن یاساکان لە هەرێمی کوردستان هەن بەشێکی زۆری یاسای وەکو جەنابیشت فەرموون یاسای گرینگن بەڵام ئێمە هەم خۆمان معلوماتی کەممان هەیە لەسەر خودی یاساکان و هەمیش جەنابت فەرمووت کە تا حدێک هەندێک لە یاساکان وەک پێویست جێبەجێ ناکردن کاک ڕێباز ئەگەر وڵامێکی بێ بۆ جەنابت من لە قسەکانی ئەو بەڕێزەتیە نەگەیشتم ئەگەر تو لەسەر یاسا بەڵێ لەسەرێک برگەیەکێک لەوانە کە دقێکی قانونیت باس کرد جەنابت فەرموود لە دقە قانونیەکەت باس کرد وتی ئەگەرەوەمان بۆ تاوکە یعنی ئەگەر کەسێک تاوانێ بکە ئەو تاوانی ئەو کەسە کە یاسا حکمی ئەدا یان سزای ئەدا ئەوە ڕەدعێکە بۆی خەڵکی تریش ئەو تاوانە نەکە مەبەستەکە بەڵێ ببورە با کاک بەرزانی ژوەرگیری کاک بەرزانم کاتت باش سەرچاو قوربان وڵا پرسیارەکەم دەربارەی ئەوەیە بزانە بۆ خاننشینی چیان کردووە بەڵێ هەڵبەت کاک ڕێباز یاساناسە ئێمە بەرپرسیاتێکی وای نییە لە تاوەیەکی کرا بۆ خاننشینی بەڵام هەڵبەت و پرسیارەشە لەکەین دەست خۆش بە کاک بەرزان کاک ڕێباز پرسیارەکەی کاکەمال لە هەڵەبجە دوو بڕگە بوو بڕگەی یەکەمیان مەسەلەی ئەوەیە کە کاتێک کەسێک تاوانێکە کە یاسا سزای ئەدا ئەمە ئەبێ بەوەی کە کەسی تر چاو نەکاو یان جورئەتی ئەوە نەکە تاوانێکی تر بکە لەسەر ئەمە جەنابەت چی ترت هەیە ئەوەی من باسم کرد مەبدە قانونیەکە بوو هەموو یاساناسێک گەزانەیەک وچم ئەوەیە کە ئەو کەسەی کە جەریمەکە ئەکا عقوبەی کەسەکەی تر ئەدرێ ئەبێتە دەرسێک بۆ ئەوەی تر یعنی مەبدەکە ئەوەیە یعنی العقوبە جەزرا للجانی وردعا للآخرین ئەوە خۆی قانونەکە هەیە دەبینێتەوە سەر ئەو دام و دەستگا قەزائیانەی کە لەو شوێنانەدا دەکەوێتەوە سەر مدعی عام داواکاری گشتی دەکەوێتەوە سەر ئەوەی هەموو ئەو خەڵکانەی کە پەیوەندیدارن بەو مەسەلانە حریص بن و پابند بن بەو شتە یاسایانە سەرەتا بە سوێند خواردنەکەی خۆیان کە سوێندیان خواردووە کە هیچ لایەنگیری هیچ شتێک نەکەن و سربەخۆی خۆیان بسەلمێنن و پابند بن بەو سوێندە بەڵێ جێ بکەن ئەمما ئەگەر ئەوانە جێبەجێ نەکرێ ئەسبابی تری هەبی ئەوە ئەبێ مەسەری واقعی هەرێمی کوردستانە بکەین ئەوەی کە ناکرێ دیارە ناچێتە سەرەوە بۆی ناکرێتن و ئەوەی تریشەوەی دووەم وابزانم پێویستی بە مۆزوعی خانەنشین هەبوو لەوەی خانەنشینی تێنەگەیشتم ینی بەڵێ ئەمە بەسی پرسیارەکەی کاک ڕێباز ئەوە بوو چی کرا بۆ خانەنشینیان بەڵێ معلوماتی من بەڵێ
یاسای خانەنشینی لە هەرێمی کوردستان ئەوەی کە من سەرەتا باسم کرد دەگەر ئەو بیە و یاسای ژمارە 37 و 38 ساڵی 2009 ئەوانەیە کە پەیوەند بوو بە وەزعی خانەنشینی پێشمەرگە و کەمەندامان ئەگەر بە وەزعی خانەنشینی خەدەماتی خزمەتی مەدەنی بێ ئەوەش یاسای خۆی هەیە لە پەرلەمان و ئەگەر ئەو قەزدی ئەو زیادە موچێبی ئەمڕۆ لە پەرلەمانی عێراقا قسەی لەسەر کراوە و وابزانم تا من هاتمە ئێرەش یەکێک لە ئەوەکانیشی بڕگەکانیشی دەنجی لەسەر دراوە و بۆ هەرێمی کوردستانیش جێبەجێ دەکرێت. بەڵێ کاک ڕێباز هەر لە مەسەلەی جێبەجێ نەکردنی یاسا ئێمە ویسمان زیاتر بەڕاستی بەرنامەکە تەوعێ بێ و بیر لەوە بکەینەوە کە بۆچی ئێمە هەندێک جار تان دەستمان نەچزێ بە ئاگرەکە هەز نەکەین تاوانێکمان کردووە زیاتر مەبەستمان ئەوە بوو بۆ نمونە کاتێک کەسێک ئەچێ بۆ ڕاو ینی قانون دیاری کردووایان کەسێک دارێکی تەڕ ئەبرێتەوە لە لادەیە کابرا لەوە ئەچێ ئەو تەوعیەی نەبێ یان ئەو یاسایە نەگەیشت بێت ئەو ینی بۆ نمونە یاساکان تا ئێستا بە شێوەیەکی گشتی لە ئاستی ڕۆشنبیران نەهاتۆتە خوارەوە ڕال لەسەر ئەوە چییە؟ بەس بوو لەبەر لەوەی وڵام بیتەوە با کاک سەرهەد وەرگرین کاک سەرهەدەم کاتت باش لەسەر من بەڵێ کاک سەرهەدەم کاتت باش ئەم کاتت باش قوربان سەر چاو قوربان بەخراتی میوانەکەت دەکەم زۆر سپاس قوربان سەرەتا دەبێ ڕووکردنەوەی بدەم سەبارەت بە یاسا و تێگەیشتنی خەڵک لە یاسایە بەڕاستی لە کوردستان بەدان هەیە ونیا بەڵێ فەرموو گوێمان لێتە فەرموو لە کوردستانە خەڵک گەوەعی بۆ یاسا نەبێوانە لە هەندی حاڵەتە خەڵک ناحەقی نییە لەبەرەوەی چۆن دەڕی لە کوردستانە لە زۆربەی حاڵەتەکانە یاسا وەکو تەنی جانجاڵەکەی لێهاتووی تەنها بۆ پیاوە فەقیرەکانە ملی گەورەکان یاخو بەرپرسەکان ناگرێوانە ئەمەش هۆکارم دەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە لە کوردستانە بەداخەوە دادگاکان سربەخۆنین کە دادگاکان سربەخۆنین بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە داواکاری گشتی فعال نەبووە ئەمەش وای کردووە لە بینی هاوڵاتی و قانونە بێمتمانەیی و فەراغێک دروست بێ بەڕاستی من پرسیارەکەم لە میوانەکەت ئەوەیە یعنی ئێستا لە کوردستانە دوو حاڵەتی زۆر زەخە یەک ئەوەیە کە تاکەکان وشیار نینە ئەمە حاڵەتێکیان حاڵەتی دووەم کە وشیارنێت پەیوەندی بۆ هەیە متمانەیان نیە یعنی کە من هاوڵاتیەکم سەقافەتێکی قانونیشم هەبێ ڕەنگە نەتوانم لە شەریحەیەکە لە دامدەستگایەکە مافە قانونەکەی خۆم وەرگرمەوە لەبەر بێلایەن نەبوون دادگاکان و سەربەخۆنەبوونی دادگاکان پرسیارەکەم لە میوانەکە دەوێت چی بکرێت مەسەڵەن چی بکرێت بۆی کە یاسا سەروەربێ کەس سەرەوە یاسا نەبێ و منیشی هاوڵاتی کاتێک من بە مەسەڵەن مافێکی خۆم دەزانم هەست بە بەرپرسیارەتێک دەکەم ناو یاسایەکە ناو قانونی مرورە گەل هەر یاسایەکی کەیە من هەست بە مافەکەی خۆم دەکەم کاتێک دەچم داوای مافەکەی خۆم دەکەم جۆ لێمە برا بەڵە فەرمووجێمان لێت تا بەس ببوورە کاتمان زۆر نەماوە ئەگەر بە کورتیکەیتەوە سواس دەکەین من کاتێک دەچم لە یاسایەکە هەست بە مافەکەی خۆم دەکەم کاتێک دەچم پرسیارەکەم ئەوەیە چی بکرێت بۆ سەروەری یاسا قوربان دەست خۆش بێ زۆر سپاس کاک سەرهەد ئاسێت کێشا سپاس لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی کاک ڕێباز بەر لەوەی وڵامی کاک سەرهەد بدەیتەوە پێم خۆش بوو بەڵێن ئێمە یاسا تا ئێستا لە ئاستێکی لە ئاستی ڕۆشنبیرانە لە ئاستی نوخبا ماوەتەوە ینی بۆ نمونە کەسێک لە شارە ئاگای لە هەندێک لە بڕگە قانونیەکان هەیە بەڵام کەسێک لە قەزایەک لە ناحەیەک لە کوێرەدەیەک ئەمانە چۆن ئاگان لێو بێ کە دارێک ببڕنەوە عقوبەکەی چۆنە بزەبت پرسیارەکەی تو لەسەر ڕاوکردن بوو لەسەر داربڕین و لەسەر بابەتانە بوو کە ئەوانە بە یاسا قەدەغە کراوە من لەو کەناڵەی بەڕێستانەوە من ئەوەکەم ئەوە زیاتر پێویستی بە ڕۆشن بیرکردنی یا برێ سەقافەیەکی قانونی هەیە بۆ ئەو شوێنانەی دوورە دەستن و کە شوێن ئەویان ناگاتێ ئەبێ دەستگاکانی ڕاگەیاندن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی NGO هەموو لایەک هەوڵ بدەن بە هەر وەسیلەیەک بێ حتا بۆ ئەوانەی کە نەخوێندەواریشن دەتواندرێ بە شێوازی ڕسم و بە شێوازی هۆیەکانی تر تێیان بگەێندرێ کە ئەو کارە زیانی هەیە و بە یاسا قەدەغە کراوە بۆ ئەوی ئەوانش پابند بن پێوە بە زیاتر من دەوە لە بینم لەسەر دەوری لەسەر ڕاگەیاندن بێت کە دەستگا تەشریعیەکان یاسایەکان دەرکردەوە بۆ واجبی خۆیان هەستاون ئەمما ئەوەی کە دەمینێ بیگەێنی بە کۆمەلگا واجبی حکوومەتە ڕێکخراوەکانی NGO و ڕاگەاندنەکانن بە هەر وەسیلەیەک لە وەسیلەکاندا بیگەێنن بە هاوڵاتی بۆ ئەوەی پابند بێ بۆ مەسەلانەوە ڕێگری بێ لە بەردەمەوە ئەوەی پرسیارەکەی کاک سەرهەد من تێگەیشتم کە ئەو باسی بێلایەنی قەزا دەکایانی قەزا دادگا سەربەخۆ بێت کاکە ئەم مۆزوعە لە هەرێمی کوردستان لە عێراقیشا
ئێمە بێ لەگەر واقعی حاڵا بژین من لەگەر ئەوەما کە وەکو مەبدەئەکەی لا سوڵتانە على القضاء یعنی کەس لە سەروی یاساوە نەبێ برام ئەمما قۆناغی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک وەزعی ناخۆشدا تێپەڕیوین ئێمە لە وڵاتی ئێمە عسار بووە مەسەلەن خەڵک فەقیر بووە خەڵک کەم دەرامەت بووە خەڵکەم بێ یاسایی کرایە کراوە شتی وا کراوە من ناکرێت لەو بەرنامە هەموو بە ورد و ئەوانە شەرعکەم شەڕی ناوخۆ بووە شەڕی عێراق و وڵاتی بەسەلەن غەرب بووە عساری دەوەری لەسەر عێراق بووە لە ناو خۆمانە ینی لە ئیقلیم لە زۆر شتایانی ئێمە واقعی کوردستانە بخێن ئێمە ناکتان خۆمان مقارنە بکەین بە وڵاتێکی وەکو ئیقلیمی یا وڵاتێکی وەکو ئەوروپی بەڵام هێواش لە هەرێمی کوردستانە یاسا بەرقەرار بووە سەروەت و سامانی هاوڵاتیان پارێزراوە و ئیجراعاتی باش کراوە بڕۆم سزنانە سید کە هەمووی خەڵک ئیجراعاتی لەگەر کراوە برین بەیەک جاریش بتوانین ڕەنگە ساڵی 92 94 96 2000 2003 2010 ئێستا زۆر جیاوازی هەبێ زۆر دەستگاکان زیاتر دەستیان کراوە بێ و توانی بیان ئیش و کاری خۆیان بکەن و هێزە سیاسەکانش لە هەرێمی کوردستان هەمویان پابەندبوونی خۆیان بە یاسا پیشان داوە ئەوە بەڵام تۆ بتەوێت قەتعی کەی بە یەک جار دەستی هەموو ئەوانەی کە بەرپرسن یا ئەوانەی کە داوای واستەکاری دەکەن لە ناو سوڵتەی قەزایی دەربینی ڕەنگە هەمووت پێ نەکرێ بێ معاملە لەگەر ئەمری واقعا بکرێ بەڵام ئەوەندەی بکرێ ئەوەندەی ممکن بی یاسا جێبەجێ بێ مافی هەموو لایەکی پارێزراو دەبێ هاوڵاتیەک بە داواکردنی عریزەیەک داوای مافی خۆی دەکات قەزیەکەی ئەحوالی شەخصی بێت قەزیەکەی عقوبەیەکی ئەوەی بێت هەر داواکە مەدەنی بێ لە دادگای بەرایی داوای تعویز بکات هەر داوایەکی هەبێ لە ڕێگای دادگایەک لای بکرێتەوە سەلامەترە کێشەی کەمترە و ئەسەری سلبی و قانونی کەمتر دەبێت لەسەر هاوڵاتی کەس بەکارهێنانی هێز و توندوتیژی ناکە زیان بە تاک و بە خێزان و بە کۆمەلگاش ناگەێنی و سەروەری یاساش بۆ هەموو لایەکمان لەبێتە مای سەربەرزی ئەو وڵاتە. بەڵێ کاک ڕەباز باسی ئەوەت کرد کە ئێستا لە 2014 بە بەراورد لەگەڵ 1992 زۆر گۆڕانی بەسەراتەوە بەڵام ئەمە حجەی ئەوە ئەدا بەدەستەوە کە ئێمە یاسا پێشێل بکەین یاخود یاسا جێبەجێ نەکرێت. نا ئەوە نادا بەڵام تۆ سەیر کە یانی ئەوە شتێکی هینامەوە خەیاڵ مەزەن ئەو برایە بە ڕێزارێ دەستی زۆر تێدا ئەوەی تێدایە لەسەر چەندان قەزیە چەندان بەرپرسی گەورە چۆنە بەردادگا ئەوە تا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک مەحموود سەنگاوی لەسەر قەزیەیەک کە چەندان قسە و شتیشی لەسەر کرا واکرا و ئەمە بەرپرسە و ناچێتە بەردەمی دادگا کەچی زۆر سەربەرزانە چوە بەردەمی دادگا و وەکو مەبدەئی قانونیش ئەگەر هەر کەسێک متهم بێ المتهم بەری حتى تثبیت ئیدانەتەه و چۆتە بەردەمی دادگا و دادگاش بڕیاری خۆی داوە و پابەندیشە بە هەموو یاساکان ئەگەر قەزیان بەرپرس و شتە لەوەی کە ناچێتە بەردەمی دادگا ئەگەر ئەوەی تریشە بەعزێک کەس لە دەستدا دام و دەستگاکانی دادگای ڕادەکا و دەرەچتی خارج القانون هەردێ ڕادەکە ئەوە شتێکی ترێ لە هەموو وڵاتان ئەوە شتە هەیە ینی بەڵام بەشی زۆرینەی ئێستا هەرێمی کوردستان یاسای تێدایە و یاسا سەروەرە تێیدا هەندێک کەم و کوڕیش هەیە بەڵام ئێمە بچاوێکی واقعیانە سەیری بکەین. بەڵە کاک ڕێباز کاتمان یەک دەقەماوە حەزەکەین لە هەسەر هەردوولانە هەم ڕۆشنبیری یاسایی و هەمیش جێبەجێکردنی یاسا دوا قسەکانی جەنابەت بە تایبەت حەزەکەم ئەوە بە هەند وەربگری مەسەلەی خودی دادگاکان خودی دەستگای قەزاییش خۆی بەرنامە و کارنامەی کێبێت تا لەگەڵ دەستگاکان میدیاکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تەوعی یاسایی بڵاو کاتەوە. بەڵێ لە تەشکیلیەی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی دادوەری لە هەموو ئەو دەستگا قەزاییانەی کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە پێویستە من بە زۆر بە پێویستی دەزانم هەماهەنگی و تەنسیقێکی باش هەبێ و تەنسیقێکی ئیعلامی باش هەبێ و ڕێکخراوەکانی NGO و هەموو دەستگاکانی ڕاگەیاندن پەیوەندیان تونند و تۆڵ بێ لەگەر سوڵتەی قەزا و هەموو ئەو یاسایانەی لە وەقاعی کوردستان دەرەچن و بڵاو دەکرێنەوە زیاتر بگەێنرێ و ئێمە سنتەری هزری یاسایی و هەندێک سنتەری ڕۆشنبیری یاسایی لە شاری هەولێر
پێم وابی لە سلێمانی لە دهۆک لە هەموو شوێنەکان هەیە و هەوڵ بدرێ لە ڕێگای ئەمانەشەوە زیاتر ئاستی سەقافەی قانونی هاوڵاتیانی شوێنە دوورە دەستەکان بەگشتی لە هەرێمی کوردستان و لە شوێنە دوورە دەستەکانیش بۆی خەڵک ئاشنا بێ بۆ ئەوەی یاسا سەروەر بێ و یاسا جێبەجێ بێ و ببێتە مایە ئیستیقرار و ببێتە مایە خێر و خۆشی بۆ هەموو خەڵک. کاگڕێباز زۆر سوپاس بۆ ئەوەی کام ئێوارەیە لەگەڵمان بوویت. سوپاس بۆ هاوکارانمان لە شاری هەولێر، بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئێوارێکی تر و بەرنامەیەکی تری ئەم کاتتان باش، هەر شاد بن، خواتان لەگەڵ.